چەند نەفەر لە ئێوە ئەزانێت وەختی تۆ ئێژی سپاهە قودسە پاسداران یعنی چی؟ چەند نەفەر لە ئێوە ئەزانێت؟ سپاهە پاسداران و ئەرتشە ئێران چارتە سازمانیان هەست، تەقسیم بووە بە مەناتق مختلف نظامی و ئەمانە دارای لەشکەرهای جۆرا و جۆرن. لەشکەر عەلی بن ئەبی تاالب، سامون الئائمە، ئیلا ماشاءالله. بەڵام تۆ یەک لەشکرە تحتە ناوە لەشکرە سپاهی قودس نییە، نێست. تۆ پادگانێکت بە ناوی پادگانە سپاهە قودس نییە، نێست. بۆ تۆ وەختی بەحسی سپاهە قودسەکەی قاسم سوڵەیمانی ئەوێنی دووسێ نەفەری تر لە بەردەسەکانی دەلیلی هەست. سپاهە قودس نیرویە کۆرپۆرێشنیە ئێرانی کەسێک بە ناوی نیرویە منسەجمە سازمانیە پاسدارە ئێرانی تیانە. سپاهە قودس چییە؟ سپاهە قودس بریتیە لە ئەقمارێک کە سپاهە پاسدارانە جمهوریە ئیسلامی لە بنکەیەکەوە بە ناوی سپاهە قودس سازماندهیان ئەکا، لۆجستیکیان پێگەینێ، بەرنامەیان پێدا، دەستوورالعەمەڵیان پێدات، هدایەتیان ئەکاوە بەکاریان تێنێ. سپاهە قودس کێس؟ حەشت الشعبی، كتائب أهل حق، أصائب أهل حق، فاطميون، الزهراء، حزب الله، PKK، یەکێتی. ئەمانە سپاهە قودسن، نیروهای سپاهە قودسن. وەختی ئەفرین، کوبانی، قامشلو، PKK تیادا ئاوەزێ، سپاهە قودس تیادا ئاوەزێ. وەختی هەورامان و کۆساڵان و سەرپێڵەزەها و گۆران و داڵەخۆ و قەندیل PKK واتیا، یعنی سپاهە قودسی واتیا. بۆیە وەختی تۆ بەحسە سپاهە قودس پاسداران ئەەکەی، مردم نازانێ وەزانێتە مەسەڵەن لەشکەرە سامون الئائمەس. نا، لەشکەرە سامون الئائمە نییە. بۆیە تۆ یەک نەفەر ئەوێنی، قاسم سوڵەیمانی، هەڵاسێ چەفێ ئەوەسێتە سەری و ئەکەوێتە بەرە حەشت الشعبی، کەتائب ئەهل حق، ئەکەوێتە بەرە نیروهایە مردمیە کە لە سووریە دروستیەکە بۆ دەوڵەتی سووریە. ئەمەسە سپاهی قودس. ئەمەسە تۆ ئەوێنی مەوجودیەتە پێکاکە کێ دروستیەکە، کێ پەروەردەیەکە، کێ لۆجستیکی پێگەێنێ، کێ منتەقە ئەنێتە ئەختیاری کە کۆنتڕۆڵی بۆی بکە؟ دەوڵەتە ئێرانی. سپاهە پاسداران لە ژێرە چ ناوێکە؟ لە ژێرە لەشکریانە سپاهە قودس. پس سپاهە قودس کێ بوو؟ حەشت الشعبی، فاتمیون، الزەهرا، یەکێتی، PKK. ئەمانەی کە ئێوە دیکتان، ئەمە سپاهی قودسە. فاتمیون ئەفغان، الزەهرای پاکستانی، ئەمەسە نیرویە برونمەرزیە سپاهە قودس لە داخڵ و حیچکارن. تۆ یەک نەفەر قەیرە ئێرانی کە ڕەچەڵەکی ئێرانی نەوێت، ناتوانێت ئەندامە ئەرتش یا سپاهە پاسدارانی. پس سپاهە قودس کێس؟ ناتوانێ تۆ کە بە ڕەچەک پاسپۆرتە ئێرانی نەوێ، ناتوانێ عضو سپاهی پاسدارانی. سپاهە قودس کێس؟ سپاهە قودس ئەقمارە مسلحە شبه نظامیانە دەوڵەتە ئێرانی، من جملەکێ PKK. ئەمە فرە ڕاحەت بووانیە، قابلە تەحقیقەوانیە. ئەی بۆ ئێوە تایستە نایزانن، بۆ مردمی ئێمە کە ئێژی سپاهە قودس تەسەورێکی لە سپاهە قودس نییە. بۆ وەختی ئێمە ئێژین PKK بازوویە مستەقیمە سپاهە پاسداران و سپاهە قودسە. کێ مەفهومە کوردیەت ئەکاتە قەومی ئیتنیکی، کێ کوردیەت بەرەو انحراف ئەوە، کێ
جەمعیەتی کورد کۆچ ئەدا ئەیان کاتە عەلەوی زەردەشتی بازی و ئەیان واتە کونە شیعەیە 12 ئیمامی بەکەکە کێ لە نێوانە پێنجوێن و مەریوانە لە نێوانە بانە و پێنجوێنە لە نێوانە سەرپێ و کەلارە کێ خەڵکی کۆنتڕۆڵەکە کێ ئەو بەردانە ئەو شاخانە کۆنتڕۆڵەکە پەکەکە بۆچی وانایێ بۆچی نیرویە پەکەکە لە شارە سنە حوزوری نیە چی ئەکا بە شاخە کۆسەڵانە لالایی بۆ ڕێویەکە چی ئەکا بە کۆسەڵانە جواب موجود نییە تۆ خولەت بۆ تێ بەسەر ئەم خطوتەکە پێی ئێژی سنوور و بە ڕەسمیەتی ئەناسی و ئەی پارێزی و دای ئەخەی تۆ لە کاتە تو کۆرۆنا دادخست ئەمەسە سپاهە قوتس ئەمەسە نیرویە بروونمەرزیە دەستگاهە کۆرپۆریشنی ئێرانی